خەم بۆتە باری گران لە تاوی دوو چاوی جوان لە تاوی دوو چاوی جوان ئاوری لە من بەرداوە کەڵاگەتەی باعینوان کەڵاگەتەی باعینوان ئەی ناسک 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 ناسکۆڵە و نازدارەکەم لە داخی بێمەی لێکە لە دراوسێتی و بارەکەم لە داخی بێمەی لێکە لە دراوسێتی دبارەکەم لە دراوسێتی و بارەکەم ئەویش بۆ جەنابەت بۆ بەڕێزان بۆ بینەران خۆی ساڵانی هەشتا و یەکەم گۆرانیم ساڵی هەشتا و دوو بوو 1982 گۆرانی ڕێحانە بوو لەگەڵ تیپی خانەی مامۆسایان تەجویدم کرد دەنگدانەوەیەکی زۆر باشی هەبوو گۆرانیە یعنی چوەر سەر زمانی خەڵک و خەڵک بەدڵی بوو بەس پێشتر وەکو بەگراون پێشتر ینی ساڵەکانی هەفتا تەوان لە قوتابخانەکان چالاکی قوتابخانەکان و ناوەندی و سەرەتایی گۆرانی متۆ لە بۆنەوە مناسبەتەکانە گۆرانی متووە ئەو هونەرمەدانە چێونکەوە جەناب لەگەڵی گۆرانی دووتووە و ئاهەنگتان چێڕ ئەو سەردەبەی کە من دەستبان بە گۆرانی کرد لەو گۆرانی بێژانەوەکو کاک بینتە حسێن کاک کەمال محەممەد کاکە عەتا چاوشین خوا لێی خۆش بێت کاک خالید محەممەد کۆمەڵێ گۆرانی بێژ بوون کاکە زایر جەلال کۆمەڵێ گۆرانی بێژ کامەران عومەر کۆمەڵێ گۆرانی بێژ بینانی دەستمان بە گۆرانی وتن بەس زیاتر ئاهەنگمانکەوە جێڕابێت لەگەڵ هونەرمەند کاک بیدیا کاکەمال ئەو کاتە لە مەرکە شەبا بووین گۆرە ئاهەنگ و مناسبەکان و بوونەکانمان ئەوت مامۆستا سەردەمی زێڕینی جەنابەت بۆ چ ساڵێکە گەڕێتەوە سەردەبی ناڵە ساڵانی 1982 ناڵم کۆمەڵی گۆرانی بێژی ئەو کاتە توان بڵم گۆرانی بێژ بە ینی بە پەنجەی دەسەژمێررا ئەوە 12 گۆرانی بێژ بووین ینی ئەوەندە زۆر نەبووین ینی پەنجەشمان دیار بوو ینی هەمووی لە شوێنی خۆیەوە گۆرانی خۆی و خزمەتیە کرد و هەچ کەسە بە جۆرە و دەنگ و توانای خۆی ئەو گۆرانیانەی چی بووەوە زیاتر ڕنگدانەوەی هەوو لە ناو خەڵکە ئەو گۆرانیانەی کەوتم ناڵم یەکەم گۆرانی ڕێحانە مندانێ ناسک ناسک یاری تازە دەریا کۆمەڵی گۆرانی وەکو حەکیمە بێنن هاوار وتم ئەم شەو بۆنایی ئەم گۆرانیانە کامی لە خەیاڵ ماوە واللهی گۆرانیەکان وەکۆم گۆرانیە قەیچێکە وتم ئەم شەو وەک شەوانی تەمانی پڕ لە شکەنجەم بۆوە نەوزێ سرم نایە سەرسەرینی هاوڵی خەم بە چاوی تۆ بە ژیانی تۆ نەسرە و تێنە ئارامێ ئەشێوە بێ بەشی چاو و دڵی کەسێکی ناکەمێ